ڕۆژ بە ڕۆژ و تێخویاکردن و هەژمونە پەکەکە لە ڕۆژاوای کوردستانە لە شووناک و کێم بەبێ بەهتر دەبێ ئەو سەرکردەیەن پێدە و قەسەدەیەن فەرمانن خواژ قەندی لێ وەردەگرن ڕێدەدەن و بەهتر بن پێکردن لە ڕۆژاوای کوردستانە دەرحەقی کوردان دەوەرنە ئەنجامدان و گەفا ئێریشکردنێ لە هەرێما کوردستانێژی دکەن. ئەمریکا دەخواست درێ هێزن سووریا دیموکراتیک و دەستێ پەکەکە ڕۆژاوای کوردستانێ ببڕێ لێ بەروواژیێ وێ چەندێن ها قەندی لە کاریە زلامن خۆدناوە قەسەدەدا بەخێجهێ بریارێ و کارێ قەسەدە کریە پاردە پۆشکردنا بن پێکردن چەکدارن پێدە و جوانێن شۆڕەشگەر ڕۆژ ئاڤای کوردستانە درێ قەسەدەوە کریە بنگەها ئێریشکردنە لەسەر وڵاتێن ناوچێ و گەف لە هەرێما کوردستانە تێنە خوارن و یەکژێ هەپەیمانێن ئەمریکایە. دەوێ دەربارەدا فواد عەلیکۆ ئەندامێ کۆمیتا سیاسیە پارتیایەکیتیا کوردستان سووریا گوت و پەکەکە پەیادە و یەپەکە دروست کریە. یەپەکە قیاداوی پەکەکەی وان چێکری وان پەیادە چێکری وان پەژاک چێکری ئەڤ وان هەدەپە چێکری. محمود ڕەش بە ئەشکەرە و دریا ڤیدیۆیەکێرە گەفە ئێریشکردنێ سەر هەرێما کوردستانی خوار. ئەگەر پێشمەرگە ڕابن بچن ئالانی گەریلا و شەرب گەریلا بکن قەسەدا وێ پێ تەرەف نامینێ یعنی وێ نابێ تەرەف بێ وێ تەرەف بێ وێ تەرەفی ویژی بەلیە یعنی تەرەفی وی بەلیە هەلوەستی ویژی بەلی بێ دوێ مەبەرێ داخویانیش بۆ وێدا و هەلوەستی مەش بۆ وێ زەلالە یعنی وێ قەسەدە وێ دەرێ خۆ بێدەنگ نەکێ یعنی وێ بێدەنگ نەسەکنێ وێ بێ تەرەف نەسەکنێ. بە ڤیدیۆە مەحموودی ڕەشیا کوتێدا گەفێل هەرێما کوردستانە دەکێتێ خویاکردن و پەکەکە هەژمونە خوا لەسەر هێزن سووریا دیموکراتیک بەهتر کریە و ئیدی ئەو بریارێن قەسەدە دستینێ و لێگۆری بەرژەوەندیە پەکەکە هێزن سووریا دیموکراتیک تەفگەرێ دکن و وێ تەفگەرێژی بکەن. نویسکارێ کورد هۆشەن گۆسێ دەربارێ گەفا مەحموودی ڕەش دەبێژێ جەمیل بایق بە ئاوایەکی ڕاستەڕاست دەستێوەردانێ قەسەدەدا دکێ و ئالدار خەلیل و مەحموودی ڕەش بوونە بەردەفکێ جەمیل بایق. ئەو ژی کادرێن پەکەکەیە کو لە قەندیلێ مایە و vê dema dawî hing û hertin di hindirê qesedê de çêbûn piştî mudاxeleya Cemîl Bayik a dîrekt ji bo Rojavayê Kurdistanê. Cemîl Bayik dîrekt mudaxele kir tedexulê rewşê kir û hinek hevalê xwe û ê nêzîkî xwe ê ku ji wan bawer berê jî hebûn kesên ku kadrên Bakurê Kurdistanê bûn berê jî hebûn lê piranî kesên ku pir samîmî ne û hazirin yanî hemû tiştî bikin ji bo xizmeta rêxistinê û xizmeta Cemîl Bayik û PKK. Wekî ku vîdeo jî wilotê xuyakirin we welê temaşe kir tehdîd dişîne. Ev ne tehdîdê wî ev ne gotinê wî ev gotinê Cemîl Bayik'in. Yani ev tehdîda hanê Mazlûm Abdî dixibin berpirsyariyê. û ev tehdîda hanê wextê ku ji devê vî kesê hanê derkeve ku Mazlûm Abdî îdî nema li ber tiştekî ye. وەکە تێخویاکردن و نەهاتەوە بریارên هێزên سووریا دیموکراتیک دەدەستێ مەحموودێ ڕەشدانە ji ber Mazlûm Abdê derbarê teva pêşveçûnan yan bêdengiyê hel dibijêrê û yan jî piştevaniya PKK dike û kiryarên pêda perdepôşkirine. Bo nimûne tevî pêşkêşkirina belgeyan di dosyeya terorkirina Emîn Îsel Elî de. Mazlûm Abdê got ku Emîn Îsel Elî di zîndanê de jiyana xwe ji dest da û rastî tu eşkenceyekê nehatiye. Ofîsa taybet a girêdayî Kak Mazlûm daxuyanî ku wan hebû ew daxuyaniya a islah cem wan şûn li edl wal islah rastî ew yanî teekîd kirin ser gotin pismamê te wek bê halat wefat tabîî çêbûye. Hevdem لەگەڵ دارخستنا جڤینە ساڵانەیە گشتیە ئەنجومەنên هێزن سووریا دیموکراتیک و مەزلوم عەبدێ فەرماندارە. محموودی ڕەش گەف لە هەرێما کوردستانی کروڕە گەاندنە پێدەویە سەر بە پەکەکەوە جڤینە قەسەدا ڕوومال نەکر و بێتەنێ راپۆرتێک لەسەر هاتە چێکردن کۆبەریە نەها بەردەوام ji destpêka her çalakiyeka qesede û heta bi dawî hatina çalakiyê ji aliyê ragihandina pêde û pekeke vedihate rûmalkirin.
هەروەها هەفدەم لەگەڵ دارخستنا جڤینە ساڵانەیە گشتیە ئەنجومەنێن هێزن سووریای دیموکراتیک خوا نیشاندانەکە مەزن و تێدا وێنەیەن عەبدەڵا ئۆجەلان و ئالایە پەکەکە هاتنە بڵندکردن هاتە دارخستن ئەوژی تاکوش هەموو ئالیەکی را دیار ببێک و پەکەکە بریار بدەستە لە ڕۆژئاوای کوردستانێ. نەواف ڕەشید سەرۆکێ نونەراتیە هەرێما کوردستانەیە ئەنەکەسە دبێژێک و مەزلوم عەبدێ پەیماندایە کو ئەوێ سنوورێکیش بنپێکردان ڕە دەینێ هەر بنپێکردنە کۆرێ ئەنجامدان ئەو بەرپرسیارە دبەردە و ئەگەر مەزلوم کوبانێ سۆزێنخوا بجینەکێ و ببێ ئالی و وێ گەرانتۆریە ژەدەست بدێ. گوتیە وی گوتیە سەرخوا گوتیە دەما چووی ئەو خاڵێن باوەریە چارەنووسا گرتیێن بەرێ گوت وێ دەمێ ئەز نە سەرکرد بووم و ئەز نە بەرپرسیار بووم و ئەز نوکارم شتکی بەس دەماش ڤرا و هادە ئێ تێگرتن ئەز وی دگرم و ئەز بەرپرسیارم بەرڤەیەکی ئانها ئێ یەکەم کەس ژووی تێخواستن گەرەکە ئانها هەلوەستا خۆ دیار بکێ گەلۆ بێوی بوویە هەگەر بێوی بوویە لێکولینەک ببێ زووترین دەم ئەف خەڵکانە بێن بەردان و ئازاد ببن و لێبورین وا ببێ و لێبورین ژی سەرڕاگەاندنی خەڵکێ ببێ بێژن مە تشتێکی نەباش کردە یانە و یانە مەزلوم کۆبانێ دەبێ تەرەف دەبێ ئالی دەبێ ئالیە دن وەکە شڕۆڤەکارن سیاسی دەبێژن کو تێخویاکردن ئیدی مەزلوم عەبدێ هاتیە پشتگوێ خستن و بتەنێ بناو مایە فەرماندارێ قەسەدە بریارên têne standin jaliyê Mehmûdê Reşvenê ku beryanniha qendîl dixwest li şûna mezlûm Kobanê deynê ji ber mezlûm Ebdê heta weke niha yek sozên xwe ji enekesere bicî nekirine.